مامۆستا هەر لە دوای ئیجازەی مەلایەتێکە ئەو کاتەیەکی بۆ گوندی مۆردکە با بڵێن ساڵی 75 وەبزانم زستانێکی زۆر ساردێ بێ خەڵکی لادێکە بڵێن زۆر جەوێکی سەرما و بەفر هەموو شاخەکە داپۆشێ وەبزانم لە شوێنێک دار ئەبێ بەڵام ئەو شوێنە خەڵک سڵی لە یاکا کە دارەکانی ببڕێ تۆش لەگەڵ وەبزانم چەند هاوڕەیەکدا چەند برادێرێکە ئەچن داری ئەو شوێنەیە یانن بۆی خۆتانی پێگەرم کەنەوە ئەوە چۆن بوو ینی ئەو شوێنە خەڵک حەزەری ئەو دێ بوو کە چوین بەڵە بەڵە مۆردکە ئەوە مۆردکە بوو زۆر سارد بوو بەفرباری بوو بەفرەکەی لەوە نەبوو لەوێ کەس ناچوو دار ینی دەوەن و ئەمانە بە دەرەوە نەبوو بە یەک پاچە بەفر دای پۆشی بوو منیش بە شێخ عەبدوڵڵایەک هەیە خوا عەفوی کە یاخوا پێم وتم کاک شێخ عەبدوڵڵا با بچین بۆ لای شێخ محەممەد هەر لەو بەردیەکەوەیە بۆ لای شێخ محەممەد با تۆزێ دار بێنین وتی مامۆستا قسەی وا مەکە وتم بۆ وتی بەخوا تیکراری کەیتەوانی ئەم جارە پێتە نوێنێ ینی شێخ پێتە نوێنێ شێخ خۆشی لە ژیانە نەماوە تەمانە ئیتر شخصێک بوو لێگە منی وتم شێخ عەبدوڵڵای گیان ئەچم بۆ لای قورئانیشی بۆ خوێنم فاتیحایشی بۆ ئەخوێنم وەلحاصڵ وام لێ کرد وازم لێ نەهێنا وام لێ کرد کە بێ بیلا معنە شەش هینێمان گوێدرێژمان حازر کرد و بە خەڵکەکەم ئامادەکە وتم وەرن با بچین وڵات چوین لەوێ دارمان هێنا بۆ مزگەوتەکە لە مزگەوتەکە زۆپا سوور بووە تەوانێ تەبعەن داخراوە و بەفرباریوە و زۆر خۆشە مزگەوتی لادێ بەردەماخێکی کردبوو کوڕێکی کەش ئالەولاوە هەڵت و تا بوو کەریمی ڕەسوولگاوانیان پێ ئەگوت لەوێ منیش هێنم کرد وتم بۆچی ئەوە بووان وەلحاصڵ وتیان بۆیان گێڕامەوە وتیان وەڵا ئێمە ئینکاری شێخمان کردووە توانە مامۆستا دەستی خۆش بێت چووە لای شێخ محەممەد هێناوێتی شێخ محەممەد هیچی پێ ناکری ئەگەر هیچی پێ بکرایە قسەیەکێکە لەگەڵ مەلا حەسەنە ئەوە لە کاتێکە شێخ محەممەد بە ڕەحمەت بێت لە ژیانیشان نەماوە شەخصە وەڵا لەوێ ئەوانیش تووڕە بوون و کە تووڕە بوون ئەو حەمیدە پشکۆیەکی دەرهێناوە خستێتی دەمی حەدەق داپڵۆخا بوو ئەو کوڕەکەیشیان کەریم چوو بووە سەر زۆپاکە دانیشت بوو زۆپە هەرچی پاشەڵی بۆ هەمووی سوتا بوو ئەچینچکەی کردبوو سۆڤەکە بە گەرمی مامۆستا سۆڤەکە بە گەرمی ئیشی کرد قوربان ئەڵێ پشکۆی تیا بوو یعنی زۆر ئەجایب بوو وتویان ناسووتی وەڵا کاکە منیش کە نوێژەکەم کرد و حەمیدم بردەوە بۆ ماڵی خۆمان و ئەو کوڕشم ناردەوە بۆ ماڵیان و ئەو وەختە دەرمانی هەبوو دەرمانێکی سوور ئەیاندارن لە سوورتاوی هێنام ناودەمم بە پەڕێک بۆ تەداوی کرد و بەس لێویشم سوور کرد ئەوش ئاوێنەیەکما دەسی ئەم حەمیدە وتی حەی مامۆستا وەڵاهی تۆ منی کردۆ بە ئەلمۆدە وتم وەڵاهی ئەلمۆدەمی و ئەلمۆدە نەبی ئەوەیە مۆزاکە ئێوەسا قەنەعەتیان کرد کە گەردارە بێنی هیچ لێ ناکەوە هین نەبوو وتم پیاوچاکە و دوعای خێریش بۆ کرد